تەندروستی و دەرمان لە ئێران دوای شەڕی چل ڕۆژە. شەڕی چل ڕۆژەی ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران تەنها ژێرخانە سەربازی پیشەسازی و وزەکانی وڵاتی نەکردە ئامانج، بەڵکو یەکێک لە قورسترین گورزەکان بەرجەستەی شەکەت و پەککەوتەی سیستمی تەندروستی ئێران کەوت. سیستەمێکی کە پێش شەڕیش لەژێر گوشاری کەمی بوودجە گەمارۆکان، کۆنبوونی نەخۆشخانەکان، کۆچی بە کۆمەڵی کادری دەرمان، گرانی دەوا و دەرمان و پەککەوتەیی بیمەکاندا بوو. لە قۆناغی دوای شەڕدا پێی نایە قۆناغێکی نوێ لە قەیرانێکیکە دەبێ وەک بارودۆخێکی مرۆیی نائاسایی پێناسا بکرێت. بە پێ ڕاگەیەندراوی مانگی سووری ئێران لە ماوەی شەڕی چل ڕۆژەدا ৭٧ ناوەندی تەندروستی و دەرمانی زیانیان پێگەیشتووە، بەڵام خەمڵانەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی تا ناوەڕاستی ئاوریلی 2026 وێنەیەکی زۆر بەربڵاوتر لە کارەساتەکە نیشان دەدەن. نزیکەی 334 ناوەندی فریاگوزاری و کلینیک لە سەرانسەری وڵات زیانیان بەرکەوتووە یان لە کار کەوتوون. ئەم ئامارانە تەنها گزارش لە ڕووخانی بیناکان ناکەن، بەڵکو یەکێک بوو لە لێککەوتە ڕاستەوخۆکانی هێرش بۆ سەر تۆڕەکانی وزە و پچڕانی درێژخایەنی کارەبا و لە زۆرێک لە نەخۆشخانەکان ژوورەکانی نەشتەرگەری لە جیاتی شوێنی ڕزگارکردنی ژیانی مرۆڤەکان بوونەتە ژینگەیەکی مەترسیدار و کوشەندە. ئامێرەکانی بێهۆشکردن، ئامێرە ئۆکسیژن سازەکان، ساردخانەکانی هەڵگرتنی دەرمان و خوێن، ئامێرەکانی شۆردنی گورچیلە یان دیالێز و کەرەستەکانی چاودێری چڕ هەموویان پێویستیان بە کارەبایەکی بەردەوام هەیە. مولدەکانیش بەهۆی کەمی ئەجگار زۆری سوتەمەنیەوە تەنها بە شێوەی پچڕ کار دەکەن. لە ئاوە بارودۆخێکدا نەشتەرگەریەکی سادە، منداڵبوونێکی پڕمەترسی یان نۆرەیەکی دیالێز دەتوانێت ببێتە کارەساتێکی قەرەبوونەکراوە. قەیرانی دەرمان یەکێکە لە سەختترین ڕەهەندەکانی ئەم دۆخە. ئێران بانگەشەی ئەوەی دەکرد کە ساڵانە نزیکەی 90% دەرمانە پێویستەکانی لە ناو خۆیدا بەرهەم دەهێنێت، بەڵام هەر ئەم خاڵی کە وەک تواناییەکی بەهێز نیشان دەدرات دوای شەڕ بوو بە خاڵێکی لاوازی جددی. هێرش بۆ سەر ناوچە پیشەسازیەکان و کارگەکانی دەرمانسازی زنجیرەی بەرهەمهێنانی ناوخۆیی پەکخست. لەوانە کۆمپانیای توێژینەوە و ئەندازیاری تۆفیق دارو کە یەکێکە لە کۆمپانیا گەورەکانی دەرمانسازی وڵات و بەرهەمهێنەری دەرمانەکانی دژە شێرپەنجە و دەرمانە هەستیارەکانی بێهۆشکردن کرایە ئامانجی و لە کار کەوت. ئەمە تەنها کەمبوونەوەی بەرهەمی کارگەیەک نییە، بەڵکو واتە تێداچوونی ژیانی نەخۆشانی شێرپەنجە، ئەو نەخۆشانەی پێویستیان بە نەشتەرگەریە و ئەوانەی ژیانیان بە دەرمانە تایبەتەکانەوە گرێدراوە. لە لایەکی دیکەوە لە کارکەوتنی نزیکەی تەواوەتی دامەزراوەی پاستۆری تاران گورزێکی کاریگەر و درێژخایەنی لە تەندروستی گشتی خەڵکداوە. ئەم ناوەندە یەکێک بوو لە شرکەتە سەرەکیەکانی ڤاکسین لە ئێران. بەبێ هەبوونی ناوەندێکی لەو شێوەیە توانای وڵات بۆ لێکۆڵینەوە و بە دوواداچوون بۆ نەخۆشیە گوازراوەکان و بەرهەمهێنانی سەربەخۆی ڤاکسین بە توندی کەمی کردووە. ئاوارەبوونی بە ملیۆنان کەس خۆی بووەتە قەیرانێکی تەندروستی سەربەخۆ. خەمڵانەکان نیشان دەدەن کە نزیکەی 1,200,000 کەس لە سەرەتای شەڕەوە لە کۆتاییەکانی فێوریەوە ئاوارە بوون. زۆرێک لەم کەسانە لە باشووری تاران، لە پەناگە کاتیەکان، وێستگەکانی مێترۆ و کەمپە چادرنشینە قەرەباڵغەکاندا کۆبوونەتەوە. شوێنگەلێکی کە زۆربەیان بێبەشن لە ئاوی پاک، ئاودەستی گونجاو، هەوا گۆڕچێی باش و خزمەتگوزاریە سەرەتاییەکان. لە ژینگەیەکی ئاوادا منداڵان لە زمرەی یەکەم قوربانیەکانن. پەرسەندنی حاڵەتەکانی سوورێژە و هەوکردنی جگەر یان هیپاتێت لە نێو منداڵاندا نیشانەیەکی مەترسیدارە لە هەرسێنانی چاوەدێریە پێشگیریەکان و کوتانی ڕێکوپێک. پیسبوونی هەواش ڕەهەندێکی تری قەیرانەکەیە. ئاگرکەوتنەوە لە کۆگاکانی نەوت و ژێرخانە
پیشەسازیەکان هەورێکی چڕ لە دووکەڵ و پیسی ژەهراوی لەسەر ئاسمانی تاران و هەندێک لە شارەکاندا دروست کردووە. ئەو ژمارە کەمەش لەو نەخۆشخانانەی کە هێشتا چالاکن باز لە پەرەسەندنی بەرچاوی نەخۆشانی توشبوو بە کێشەی توندی کۆئەندامی هەناسا نەخۆشیەکانی پێست و چاو دەکەن. منداڵانی تازە لەدایک بوو بە ساڵاتچوان نەخۆشەکانی دڵ و سیەکان و ژنانی دووگیان زیاتر لە هەمووان لە بەردەم ئەم مەترسیەدان. لە نێوان گروپەکانی نەخۆشدا ئەوانەی توشبووی نەخۆشیە درێژخایەن و دەگمەنەکانن زۆرترین زیانیان بەرکەوتووە. نەخۆشانی هێمۆفیلیا لەگەڵ کەمی فاکتەرەکانی خوێنمەین بەرەوڕوون، کێشەیەکی کە دەتوانێت ڕاستەوخۆ ژیانیان بخاتە مەترسیەوە. نەخۆشانی دیالیز بەهۆی کەمی ئامێر، تەخت، کەرەستەی پێویست و هێزی دەرمانی بۆ ماوەیەکی زۆر لە نۆرەدا دەمێننەوە. نەخۆشانی تالاسیما لەگەڵ کەمی مەترسیداری خوێن بەرەوڕوون و لە هەندێک حاڵەتدا هەر ئەم کەم و کوڕیانە بووەتە هۆی گیان لە دەستدانی ئەو کەسانی کە دەکرا ڕێگری لە مردنیان بکرێت. قەیرانی بیمە و دەرمانخانەکانیش ئەڵقەیەکی تری ئەم زنجیرەیە. سیستمی بیمەی دەرمانی لە ئێران پێش شەڕیش بەهۆی قەرزە کەڵەکە بۆکان و کەمی سەرچاوەکان لە ژێر گوشارێکی لە ڕادەبەدەردا بوو. دوای شەڕ مەودای نێوان ئەم بەشانەی کە بیمە دەیانگرێتەوە و تێچووی ڕاستەقینەی دەوا و دەرمان بەڕادەیەکی ێزگار زۆر زیادی کردووە. زۆرێک لە دەرمانە تایبەتەکان بیمە نایانگرێتەوە یان بە تێچوویەکی ێزگار زۆر دەست دەکەون. کێشەکە تەنها کەمی ڕاستەقینەی دەرمان نییە. بەشێک لە کەمبوونەوەکان دەستکرد و ناڕاست بەڵام هەر بەو ڕادێش ئازاربەخشە. هەندێک جار دەرمانەکانی وەک ئەنسولینی قەڵەمی لە کۆگاکانی کۆمپانیاکانی دابشکردندا بوونیان هەیە، بەڵام دەرمانخانەکان بەهۆی کەمی نەختینە ناتوانن بیانکڕن. کۆمپانیاکانی دەرمان کە پێشتر دەرمانیان بە مۆڵەتی 1 یان 2 مانگ دەدا بە دەرمانخانەکان ئێستا بە پوڵی نەقد دەیفرۆشن. لە لایەکی تریشەوە ڕێکخراوی دابینکردنی کۆمەڵایەتی بەڵێنەکانی خۆی جێبەجێ نەکردووە و بە گوێرەی راپۆرتەکان ویست و داواکاریە داراییەکانی دەرمانخانەکان لە مانگی سەرماوەزی ساڵی ڕابردووەوە نەدراوە. تەنانەت ئەگەر ئەم قەرزانەش ئەمڕۆ بدرێنەوە بەهۆی چەند هێندەبوونی نرخی دەرمان ئیتر توانای کڕینی پێشویان نییە. ئەم بارودۆخە بۆ کرێکاران و موچەخۆران کارەساتبارترە. ڕێکخراوەکانی بیمە هێشتا زۆرێک لە هەزینەکان بە پێی نرخەکانی ساڵی ڕابردوو هەژمار دەکەن، لە کاتێکدا دەرمان و خزمەتگوزاریە دەرمانیەکان بە جۆرەی نرخە نوێیە سەرسوڕهێنەرەکان دەفرۆشرێت. ئەنجامەکە ڕوونە، نەخۆش دەبێت جیاوازی هەڵاوسانەکە لە ژیفانی خۆی بدات. بۆ کرێکار، خاننشین، معەلیم، پەرستار یان بنەماڵە هەژارەکان ئەمە واتە وازهێنان لە دەرمان، کەمکردنەوەی ژەمی دەرمانەکان، درەنگ سەردانیکردنی پزیشک یان فرۆشتنی کەلوپەری ناوماڵ بۆ ڕزگارکردنی ژیانی نەخۆشێک. واقعیەت ئەوەیە کە وەبەرهێنانی زۆر و زەوەن لەسەر پرۆژە ناوەکی و سەربازیەکان ئەو سەرچاوانەی هەڵ و شیوە کە دەکرا لە پێناو نەخۆشخانە، دەرمانخانە، دەرمان، خوێندنی بێبەرامبەر، دابینکردنی کۆمەڵایەتی، واکسێن، بیمەی تەندروستی گشتیدا خەرج بکرێت. خەڵکی ئێران نەپێویستیان بە شەڕە و نە بەو پرۆژانەی کە ژیانیانی کردووەتە بارمتەی چێبڕچێی دەسەڵاتخوازی. ئەو لێوێتەکانی کۆمەلگا بریتین لە نان، دەرمان، خوێندن، شوێنی نیشتەجێبوون، ئاسایش و ئازادی. بەڵام دەبێت چی بکرێت؟ یەکەم دەبێت کۆتاییهێنانی دەست بەجێ بە کەشی شەڕ و ڕاگررتنی هەر سیاسەتێکی کە دەرمان و ژیانی خەڵک دەکاتە قوربانی ببێتە داخوازیەکی گشتی. دووەم، دەوڵەت دەبێت هەموو سەرچاوە ناپێویستە سەربازی، ئەمنی و تەبلیغیەکان تەرخان بکات بۆ بنیادنانەوەی دەست بەجێی نەخۆشخانەکان، دابینکردنی دەرمان و پشگیریکردنی نەخۆشەکان. سێەم، پێویستە پێدانی قەرزی بیمە و ناوەندە پەیوەندیدارەکان بە دەرمانخانە و ناوەندە دەرمانیەکان دەست بەجێ و هاوتا لەگەڵ نرخی ڕۆژ ئەنجام بدرێت. چوارەم، دەبێت دەرمانە زۆر پێویست و بنەڕەتیەکان بۆ نەخۆشانی درێژخایەن، منداڵان،
ژنانی دووژیان بە ساڵاتچوان و نەخۆشانی تایبەت بە بێبەرامبەر یان بە کەمتر تێچوو دابین بکرێت. پێنجەم، چاوەدێری جەماوەری و شەفافیەت لەسەر زنجیرەی دەرمان هاوردەکردن، بەرهەمهێنان و دابەشکردن پێویستە بۆ ئەوەی گەندەڵی و کۆگاکردن و خۆرەخکاری دەرمان ژیانی نەخۆشەکان نەخاتە مەترسیەوە.